لە ناحەی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵ بینای نەخۆشخانەیەکی ڕاوێژکاری دروست دەکرێت. پرۆژەکە باوڵی نوێنەرانی کورد لە بەغدا لە ڕێی وەزارەتی ئاودانکردنەوەی عێراقەوە جێبەجێ دەکرێت. هذا المشروع الحمد لله بدأت بهمة من ئەم پرۆژەیە بە هەوڵی نوێنەرانی هەرێمی کوردستان لە بەغدا هاتۆتە بەرهەم. پرۆژەکە خۆی لە دروستکردنی بینای نەخۆشخانەیەک لە چەمچەماڵ دەبینێتەوە. بودجەی پرۆژەکە لەلایەن حکوومەتی عێراقەوە دابین کراوە. ئەرکی سەرپەرشتیکردنی پرۆژەکە بە ئێمە سپێدراوە وەکو بەڕێوەبەراتی گشتی بیناسازی لە وەزارەتی ئاوادانکردنەوەی عێراق. پرۆژەکە بە پێی نەخشە و پلانی ئەندازەیی خۆی ڕۆیشتووە و هیچ گرفتێک نییە لە بەردەم تەواوکردنیدا. یعنی ئێمەوە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و منی شخصیان زۆر بەبەستمان ئەوە بوو کە ئێمە بتوانین خزمەت ئەوەندەی بتوانین خزمەتێکی خەڵکی خۆمان و ناوچەی خۆمان بکەین و ئەم پرۆژانە دوو سوودیە، یەک بۆ خەڵکەکە سوودی هەیە، دوو بودجەکەی لەسەر حکوومەتی ئیتیحادیە، یعنی حکوومەتی ئیتیحادی پارەکەی دابین کردووە. ئەگەر ئێمە باشتری ئیش بکەین دەتوانین بە تایبەتی لەو کاتانەی کە نێوانی هەرێم و بەغدا نێوانی باشە دەتوانین ئیسفادە لەو علاقاتانە بکەین و هەندێک پرۆژەی دیکە زۆر پرۆژی دیکە کە زەڕورن بۆ ناوچەکانی تری کوردستان لێرەش کار لەسەر ئەو پرۆژانە بکەین. لایەنی سەرپەرشتیار و تەندروستی چەمچەماڵی شەنجامدانی ئەو پرۆژەیە بە هەنگاوێک بۆ پێشخستنی بواری تەندروستی لە ناوچەکە ناو دەبن. بە گوژمەی ملیارێک و 142 میلیۆن بە ماوەی 480 ڕۆژ. ئێستا پرۆژەکە لە قۆناغی نزیکەی 175 پرۆژەکەمان تەواو کردووە. هیوادارین ئومێدەوارین لە ساڵی ئایندەیە سەرەتای ساڵی ئایندە 2023 کۆتایی پێبێ و تەسلیمی بنکەی تەندروستی شۆڕشی بکەین. دیارە سوودی زۆر هەم بینایەکە دروستەکری ئێمە لە ڕابردووە نەقسی بینامان هەبووە و بە تایبەتتر ئێمە گەر بینای پێویست لە بەردەسا بووە نەخۆشخانەی منداڵەمان دەکردەوە، نەخۆشخانەی بۆ نمونە سەنتەری گورچیلا یان نەخۆشخانەی بژانەوەی دڵ یا چەندین سنتەر ببوون و منە سنتەری پێست دەمانوێت بکەینەوە بینای پێویست لە بەردەسانیە و یە گرنگی تایبەتی خۆ هەیە بە تایبەتی ناحەی شۆڕش زیاتر لە 600,000 هاوڵاتی تایە نیشتەجێ بەداخەوە لەبەر کەمی بینا نەمانتوانیەوە زیاد برەو بە کەرتی تەندروستی بدێن. پرۆژەی دروستکردنی نەخۆشخانەیەکی ڕاوێژکاری لە چەمچەماڵ بە کوژمەی ملیارێک و 142 میلیۆن دینار لەسەر بودجەی فیدراڵی جێبەجێ دەکرێت و ماوەی تەواوکردنی پرۆژەکە 480 ڕۆژە و لە 175 کارەکانی تەواو بووە. عومەر غەریب، کورسات نیوز، ناحەی شۆڕش لە قەزای چەمچەماڵ.